ژمارەیەک فەرمانبەر لە کەلار و لە هەڵەبجە بێموچەن. هاتوچۆش ئاگادارتانەکاتەوە چیتر ئۆتۆمبیلەکانتان لەسەر شۆستا ڕانەگرن. سڵاوتان لەبێت. نە سیارە بەخشینەوە دەمێنێت نە پۆست لەدان و گریانی سەر شاشەکان. وەزارەتی پەروەردە ئیتر لەمە و بەدوا ئاهەنگ و مەڕاستیم بۆ ڕاگەاندنی یەکەمەکانی قۆناغی 12 ئامادەی ساز ناکات و ڕێگەش نادات هیچ ناوەند و قوتابخانەیەک خۆی مەڕاستیمی لەو جۆرە ساز بکەن. ئەمە بڕیارەوە بە واژووی دکتۆر سەیوان عەلی سەرۆکی لیژنەی باڵای تاقیکردنەوەکان دەرکراوە و ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانی هەرێم کوردستان کراوە. بڕیارەکە دیاری کردووە کە هیچ پێوەرێک لەسەر ئاستی تاک بۆ ناساندنی ئاستەکانی یەکەم و دووەم و سێیەم هیچ پلەبەندیەک ڕاناگەیەنێت. سەرجەم پەروەردەگشتیەکان و پەروەردەی قەزاکان و قوتابخانەکان دەبێت پابەندی ئەو بڕیارە بن و خوێندکاران تەنیا بە ئەلکترۆنی ئەنجامی تاقیکردنەوەکانیان پێدەگاتەوە. بەهۆی راپۆرتێکی 964ەوە 9 پارچە شوێنەواری مێژووی بۆ مۆزەخانەی خانەقین زیادکران. لە چەند ڕۆژی ڕابردوودا 964 راپۆرتێکی لەسەر مێژووی پۆڵەندیەکان لە شاری خانەقین ئەنجامدا کە چەندین ساڵە لەو شارە ژیاون. لەو کاتەدا پەیامنێری 964 و مێژوو نووسێک کۆمەڵێک خشتی کۆن دەدۆزنەوە و ڕادستی مۆزەخانەی شارەکەی دەکەن. مێژوو نووس ئەو خشتانە بۆ نزیکەی 100 ساڵ لەمە بەردەگەڕێنێتەوە. هەر بۆیە ماجید شالیار بەڕێوەبەری مۆزەخانەی خانەقین سەرەڕای دەستخۆشی گەرم بە 964 وت ئەم پارچانە لە ناو مۆزەخانەی خانەقین نمایش دەکرێن و نیشانی سەردانیکەران دەدرێت. لێ کاتدا هەڵەبجە و کەلار گرد بوونەوە و ناڕەزایەتی لەبارەی پێنەدانی موچەکرا. لە کەلار فەرمانبەرانی سایلۆ کە گرێبەستن و ژمارەیان 53 کەسە ماوەی 6 مانگە موچەیان وەرنەگرتووە. ڕەوا کامەران یەکێکە لەو فەرمانبەرانەوە بە 964 وت 6 مانگە دەوام دەکەین تا ئێستا هیچ موچەیەکمان وەرنەگرتووە. ناکرێت بەبێ موچە دەوام بکرێت. هەرچی پێوەستە بە هەڵەبجەوە بەشێک لە فەرمانبەرانی گرێبەستی فەرمانگەکان نوێنەرایەتی 200 فەرمانبەری هەڵەبجەیان کرد و گربوونەوە و بە وتەی خۆیان لە مانگی 7 ساڵی ڕابردوو دامەزراون، بەڵام تا ئێستا هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. وەک خۆیان وتیان پێنەدانی موچە بارگرانی لەسەر دروست کردوون. ئیتر لەمەوەدا ئۆتۆمبیلەکانتان لەسەر شۆستە و شەقامەکان ڕابگرن، پۆلیسی هاتوچۆ دێت و وەسلەی غەرامە دەکات بە فڵچەی جامی پێشەوە. ئەمڕۆ کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ناوشاری سلێمانی بۆ ڕێخستنەوەی شەقامەکان هەڵمەتێکیان دەست پێ کرد بۆ سزادانی ئەو شۆفێرانەی ئۆتۆمبیلەکانیان لەسەر شۆستە و لەسەر ڕێگای خەڵک پارک کردووە. هەرچەندە ئەو کارە لە بنەڕەتدا نایاساییە، بەڵام وەکەوەی بەهمەن ئەحمەد بەڕێوەبەری بەشی هاتوچۆی ڕۆژئاوای سلێمانی ڕایگەیاندووە لێپرسینەوەکان و جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بەردەوام دەبێت لە پێناو کەمکردنەوەی لۆد و قەرەباڵەخی و نەهێشتنی دیاردەنە یاساییەکان. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە عەبدوڵڵای لێفە کە هەلاجە قەدیمەکەی شاری کەرکووکە دوێنێ شەو لە ناو دوکانەکەی خۆیان گیانی لەدەستداوە. ئەم هەلاجەیەکێکە لە پیاوە بە تەمەنەکان و کەسە ناسراوەکانی کەرکووک کە لە تەمەنی 20 ساڵیەوە هاتوۆتە کەرکووک، لەوێ ژیاوە دوکانێکی داناوە لە ناو گەڕێکی ڕەحیماوە کە ئیشی هەلاجی بووە. لێفە و دۆشک و ئەوانەی نوێ کردوتەوە و چاکی کردوون، بەڵام کەسێکی بێدەنگ بوو، هەچ کەسێک بۆ کۆڵانەیە تێپەڕیوە. عەبدوڵڵای هەلاجی ناسیوە 6 ساڵی ڕێک ئەم کارەی کردووە، تەنها 1 ساڵ نەبێ، ئەویش لە ساڵی 2023 بەس لەو ساڵەیە وازی لە کارەکە هێنا و دواتر دەستی پێکردوێتەوە و بەردەوام خەریکی ئەم کارە بووە. کەسێکی بێدەنگ بووە، سەرنجی خەڵکی بۆ خۆی ڕاکێشاوە کەس بەوە تێپەڕی بێ سەرنجی چۆتە سەر عەبدوڵڵای لێفە. عەبدوڵڵای لێفە دوێنێ شەو بە جەڵتەی دڵ لە ناو دوکانەکەی خۆی کۆچی دوایی کردووە. هەواڵەکانم پێشکەشکردن، هەر شاد بن.